بەناوی خۆی گەورە میهرەبان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وڵاتی تورکیا بە پێشێلکردنی گشت بەها و یاسا و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان لەشکرکێشی دژی ڕۆژئاوای کوردستان کرد و لە ماوەی ئەو چەند ڕۆژە سەدان کەس شەهید و بریندار کراون بە تایبەتی هاوڵاتانی سڤیل بە هەزاران خەڵک ئاوارە و سەرگەردان بوون و بە ئاشکرا هەولی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە دەدرێت و کار لەسەر سڕینەوەی بوونی کورد دەکرێت لەو ناوچەیە بۆیە ئێمە وەکو پارێزەرانی هەورێر لە کاتێکدا ئیدانەی ئەو لەشکرکێشیە دەکەین داوا لە وڵاتی تورکیا دەکەین تا زووە دەست لەو لەشکرکێشیە هەڵبگرێت و بۆ زمانی گفتوگۆ و شارستانیانە سەردەمیانە بگەڕێتەوە چونکە بەردەوامبوونی ئەو داگیرکاریانە ئاسەواری هێندە خراپی بەدوای خۆی دادەهێنێت ناوچەکە و جیهان دەخاتە مەترسی و جددی و گەڕانەوەی ڕێکخراوی تیرۆریستانی تاعش بەهێزتر دەکات لەو بینبەرەوەش داوا لە وڵاتانی جیهان دەکەین بە تایبەتی وڵاتە زلهێزەکان کە بە تەنیا قسە و ڕاگەیاندن نەوەستن و کردداری یاسایی و ڕێکاری پێویست دژی وڵاتی تورکیا بگرنە بەر بە مەبەستی کۆتایی پێهێنانی ئەو لەشکرکێشیە ناڕەوایە ئەنجومەنی ئاسایش و نەتەوەیەگرتوەکان دەیان بژاردەی یاساییان لەبەردەستدایە هەیە کە بتوانن تورکیا ناچار بکەن بە وەستاندنی ئەو داگیرکاریە و هیچ گومانی تێدا نییە ئەو کردارە سەربازیانەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کراون لە ڕووی یاسای نێودەوڵەتیوە دەچێتە خانەی تاوانەکانی جەنگ و تەنانەت لە هەندێک حاڵک تاوانی جێنۆسایت بەیاننامەی سندیکای پارێزەرانی لقی هەولێر 14 دەی 2019.